داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران کە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیادا هەیە کە باج بخەنە سەر مەوادە زیان بەخشەکان کە من دەڵێم مەوادی زیان بەخشەکان مەبەستم جگەرەیە مەبەستم خواردنە کحولیەکانە دیارە یەکێک لە عەموودە مهمەکان یاخود یەکێک لە کۆڵەکە گرنگەکانی داهاتی تەندروستی تەنانەت لە وڵاتە ئەوروپیەکان و پێشکەوتوەکانی جیهانە داهاتە لەسەر ئەو مەوادانەی کە زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت ئێمە بۆ ئەوەی کە سەلامەتی دەرمان بپارێزن خۆتان نەزانن بەندە لە دوو کابینەی پێشووە لە ساڵی 2012 بە سیستەم لەسەر دەرمان ئیشمان کردووە لەسەر ئەوەی کە فەحسی دەرمان بکەین ئێمە لە ساڵی 2012 کوالیتی کۆنتترۆلی دەرمانی هەرێم نەیتوانی تەنها حەبێکی پاراستۆڵیش فەحسکا ئێستا ماڵانە ئەتوانین زیاتر لە 800 جۆر دەرمان پشکنینی بۆ بکەین یەکێ لەو بەرنامانەی کە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی ئەمانەوە لە ساڵی 2017دا جێبەجێ بکەین بەرنامەی پشکنینی پێشوەختی خۆراکە ئێمە چەند تاقیگەیەکمان هەیە لە مەرزەکانی براهیم خەلیل باشماغ پەروێزخان حاجی ئۆمەران ئەوانش ئێمە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە هەماهەنگیمان کردووە و ئێستا پرۆپۆزەڵمان حازرە بۆی ئەو تاقیگەانی خۆراکیش پەرەی پێ بدەین